سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. خۆپێشاندانی خەڵکی بڵوانەوە لە دێولان. شەڕ و پێکدادانی نێوان دانیشتوانی گوندی ئەمیرابادی شاباد لەگەڵ هێزەکانی ڕۆژیم. لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی هەمەدان. گوشاری ئیتلاعاتی سپای پاسداران بۆ سەر دوو چالاکی مەدەنی بەندکراو لە گیلان غەرب. پشتیوانی ڕێکخراوی ژنانی ئەفریقا لە ڕۆژنامەوانانی کورد. پێکدانانی نێوان خەڵکی دێهدەشت لەگەڵ هێزەکانی ڕژیم. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە ڕێگەی ئاسنی کرمان. بەشداری ژمارەیەک لە بەندکراوانی زیندانی بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆیەدام. دەست بە سەرکردنی چالاکێکی خوێندکاری لە تاران و سەپاندنی سزای زیندان بەسەر شەکیلا منفەرد. درێژەی هەواڵەکان. خۆپێشاندانی خەڵکی بڵوانەوە لە دێولان. بەیانی ڕۆژی یەکشەمە 11 خەرمانان دانیشتوانی گوندی بڵوانەوەی دێولان بۆ جاری چەندەم لە خراپی ڕێگەوبانیە و ئاواییە ناڕەزایەتیان دەربڕی و لەگەڵ هێزە ئینتیزامیەکان تێکاڵ چوون. بە پێی زانیاریەکان خەڵکی ناڕازی دوو کامیۆنی سەر بە یەکێک لە معدەنەکانی دەوروبەری ئەو گوندیان ئاگرداوە و بە وتنەوەی درۆژ خوازیاری ڕاگرتنی کار و چالاکیەکانی ئەو معدەنە بوون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە ئینتیزامیەکان هێرشیان کردوەتە سەر خۆپێشاندەران و تێکەڵچوون ڕوویداوە و 20 کەس دەست بەسەر کراون. شەوی ڕابردووش بنەماڵی دەست بەسەرکراوان لە بەردەم پاسگایە و گوندە کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە. شەڕ و پێکدادانی نێوان دانیشتوانی گوندی ئەمیراوای شاباد لەگەڵ هێزەکانی ڕژیم. ڕۆژی یەکشەمە 11 خەرمانان دانیشتوانی گوندی ئەمیرابادی شاباد دەست بە داگیرکردنی زەمینەکانیان لەلایەن فەرمانداریەوە ناڕەزایەتیان دەربڕی و لەگەڵ هێزەکانی ڕژیم بە شەڕ هاتن. بە پێی زانیاریەکان مشتەبا بەخشیپور نوێنەری شاباد لە مەجلیسی ڕژیم بە هاوکاری فەرمانداری ئەو شارە و بە بیانووی سازکردنی مەسکەنی میلی دەستیان بە سەرزەوی و زاری خەڵک داگرتووە و ئەو کردەوە نایاسەیە ناڕەزایەتی بەرینی خەڵکی لێکەوتوێتەوە. ڕۆژی ڕابردوو هێزەکانی ڕژیم بە فەرمانی فەرماندار ئاوایی ئەمیراوادیان گەماروەداوە و ڕاستەوخۆ تەقەیان بەسەر خەڵکی ناڕازیدا کردووە. لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی هەمەدان. بەیانی ڕۆژی یەکشەمە 11 خەرمانان بەندکراوێکی خەڵکی کەنگاوەر بە ناوی سابر جەماڵی لە زیندانی هەمەدان لە سێدارەدرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان سابر جەماڵی پێشتر بە تۆمەتی کوشتنی بان قەست دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. شایانی باسەکە هێشتا هەواڵی لە سێدارەدانی ئەو بەندکراوە لە میدیاکانی ڕژیمەوە بڵاو نەکراوەتەوە. گوشاری ئیتلاعاتی سپای پاسداران بۆ سەر دوو چالاکی مەدەنی بەندکراو لە گیلان غەرب. بە پێی راپۆرتەکان ئیتلاعاتی سپای پاسدارانی کرماشان دوو چالاکی مەدەنی بەندکراوی خەڵکی گیلان غەرب بە ناوەکانی موحسین ئیسفەندیاری و لوتفەڵڵا پەرویزی بە مەبەستی دانپێدانانی زۆرم لێ خستۆتە ژێر گوشارەوە. لە ڕۆژانی ڕابردوودا دوو چالاکی مەدەنی خەڵکی گیلان غەرب بە ناوەکانی موحسین ئیسفەندیاری و لوتفەڵڵا پەرویز لەلایەن ئیتلاعاتی سپای پاسداران بە بیانووی بەشداری لە ڕێوڕسمەکانی نەورۆز و ڕێخستنی خەڵک بۆ دامرکانەوەی ئاگری دارستانەکانی ئەو شارە دەست بەسەر و بۆ گرتوخانەیە و ناوەندە ئەمنیەتیە لە کرماشان ڕاگوێزراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە ئەمنیەتیەکانی کرماشان گوشاریان بۆ دوو چالاکە مەدەنیە هێناوە و ئەوەی دان بە تاوانێکدا بنێن کە قەت ئەنجامیان نەداوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە پەروەندەسازی بۆ ئەو دوو چالاکە مەدەنیە هۆشداریان داوە. پشتیوانی ڕێکخراوی ژنانی ئەفریقا لە ڕۆژنامەوانانی کورد. ڕێکخراوی ژنانی باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژی یەکشەمە 11 خەرمانان بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تێیدا تێرۆری ڕۆژنامەوانانی کورد بە ناوەکانی گوڵستان تارا و هێرۆ بەهائەدینی بە توندی شەرمەزار کرد. ناوەندی هاواهەنگی ناوچەیی و جیهانی ڕێکخراوی ژنانی باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست وێڕای مەحکومکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوا و هەرێمی کوردستان داوای لە کۆمەڵگای جیهانی کرد کە لە بەرامبەر پێشێلکاریەکانی تورکیا بێدەنگ نەبن و
ڕێگە لە تیرۆری چالاکانی سیاسی مەدەنی و ڕۆژنامەوانان بگرن. پێکدانانی نێوان خەڵکی دێدەشت لەگەڵ هێزەکانی ڕەژیم. ڕۆژی یەکشەمە خەڵکی شارستانی دێدەشتی سەر بە ئەوستانی کەهگویلەیۆ و بۆی ڕەحمەد لە ئاستوند و تیژی مامورانی ڕژیم ناڕەزایەتیان دەربڕی و لەگەڵ هێزە سەرکوتگەرەکان بەشەڕ هاتن. بە پێی ڕاپۆرتانەی بەدەستمان گەیشتووە گەنجێکی خەڵکی دێدەشت بە ناوی میلاد پەناهەندە بە تەقەی مامورانی ڕژیم گیانی بەخت کردووە و ئەو کردەوە وەحشیانە ناڕەزایەتی بەرینی دانیشتوانی ئەو شارەی لێکۆتوتەوە. ڕۆژی ڕابردوو خەڵکی ناڕازی لەگەڵ هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بەشەڕ هاتوون و بە کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری ئینتزامی ئەو شارە بە داوای لێبردنەوە فەرماندەیی ئینتزامی ئەو شارە دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە ڕێگەی ئاسنی کرمان. شۆفێران و کرێکارانی شاغڵ لە بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی کرمان ڕۆژی یەکشەمە 11 خەرمانان لە ئاست دۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارانی بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی کرمان خوازیاری پێدانی دواخوازیە دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و پێدانی سەختی کار بوون. بەشداری ژمارەیەک لە بەندکراوانی زیندانیانی شاری بەم لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ ئێعدام. ژمارەیەک لە بەندکراوانی زیندانی بەم لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند کە ڕۆژی سێشەمە 13 خەرمانانی ساڵی 1403 هەتاوی دەچینە پاڵ مانگرتوانی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ ئێعدام. بەندکراوانی زیندانی بەم لە دەقێکدا ڕایانگەیاندووە سڵاو و ڕێز بۆ هاوڕەکانمان لە 20 گرتوخانە کە هەموو سێشەمەیەک بۆ ماوەی 31 هەفتەیە مانیان لە خواردن گرتووە. وەک ناڕەزایەتیەک بەرامبەر بە ئێعدامی بە کۆمەڵ لە گرتوخانەکانی ئێران، ئێمەش بە ئامانجی هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان و ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە جێبەجێکردنی بەردەوامی سزای ئێعدام. لەگەڵ زیندانیانی دیکە لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ ئێعدام بەشدار دەبین و لەم هەفتەیەوە هەموو سێشەمەیەک مان لە خواردن دەگرین. هەروەها بانکێشتی بەندکراوانی دیکەی زیندانەکانی سەرتاسەری ئێران دەکەین کە لەگەڵمان بن. وەرگرتنی پارە لە بەندکراوان لە بەرامبەر مۆڵەتی سەردانکردن. بەردەستەکانی کۆماری ئیسلامی لە گرتوخانەی ئێرانشار بۆ هەر دیدارێکی بەندکراوان لەگەڵ بنەماڵەکانیان پارەیان لێوەردەگرن. با گوتەی ڕێکخراوی حاڵوەش بە پێی فەرمانی محەممەد حوسێن خوسرەوی بەڕێوەبەری گشتی گرتوخانەکانی سیستان و بەلوچستان لە گرتوخانەی ئێرانشار بۆ هەر دیدارێکی بەندکراوان لەگەڵ بنەماڵەکانیان بەم شێوەیە پارەیان لێوەردەگرن. 300,000 تمەن بۆ دیدار لە کابین و 800,000 تمەن بۆ کۆبوونەوە لە نزیکەوە و 1 ملیۆن تمەن بۆ کۆبوونەوەی تایبەت لەگەڵ هاوسەر تەرخانکراوە. دەست بە سەرکردنی چالاکێکی خوێندکاری لە تاران. ڕۆژی یەکشەمە 11 خەرمانان چالاکێکی خوێندکاری خەڵکی تاران بە ناوی حەمید بیدار لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. حەمید بیدار خوێندکاری زانکۆی عیلم و سەنعات لە شاری تارانە و پێشتریش چەندین جار لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و دەست بەسەر کراوە. ڕۆژی ڕابردوو هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم هێرشیان کردە سەر و چالاکە مەدەنیە و بەبێ بەڵگەی قەزای ڕفاندیان. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی لەست بەردەستانیە. سەپاندنی سزای زیندان بەسەر شەکیلا منفەرد. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران، شەکیلا منفەرد چالاکی مەدەنی بەندکراو لە زیندانی ئەڤین لە پەروەندەیەکی نوێدا بە 7 ساڵ و 7 مانگ و 10 ڕۆژ بەندکران سزا درراوە. عەلی شەریفزادە ئەردەکانی پارێزەری شەکیلا منفەرد لە کەوتی تایبەتی خۆیدا ئەو هەواڵەی پژواز کردەوە و ڕایگەیاندووە کە ناوبراو لەلایەن دادگای انقلابی تارانەوە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی و ڕوخاندنی ئەمواڵی گشتی بە 6 ساڵ و 7 مانگ زیندان و بە تۆمەتی تێکدانی ئەمنیەتی وڵات بە 1 ساڵ زیندان و 10 زەربە شەلاق محکوم کراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی هەزاران کەسی خەڵکی ئیسرائیل دژ بە ناتانیاهۆ. ڕۆژی یەکشەمە 11 خەرمانان هەزاران شارۆمەندی ئیسرائیلی لە شارەکانی حەیفا و تێل ئاڤیڤ دژ بە دەوڵەتی ڕازگەرای نەتانیاهۆ ڕژانە سەر شەقام و
خوازیاری دەست لە کارکێشانەوەی سەرۆکوەزیرانی وڵاتە بوون. پاش شکستی دانوستانەکانی ئاشتی نێوان حەماس و ئیسرائیل و دۆزینەوەی تەرمی 6 دیلی ئیسرائیلی لە یەکێک لە تونێلەکانی حەماس لە غەزا، دژبەرانی نەتەنیاهۆ و ئۆپۆزیسیۆنی وڵاتە خوازیاری مانگرتنی سەراسەری هەموو سەندیکا کرێکاریەکان بوون. ڕۆژی ڕابردوو تا درەنگانی شەو هەزاران شارۆمەندی ئیسرائیلی لەسەر شەقامەکانی حەیفا و تێلاڤیڤ خۆپێشاندانیان کرد و خوازیاری ڕاگرتنی شەڕ، ئازادی دیلەکانی دەستی حەماس و دەست لە کارکێشانەوەی ناتانیاهۆ بوون. وەڵە بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و کامەران بن.